ئەخنەسی کوڕی شوڕەیق لەگەڵ ئەبوو سوفیان و ئەبوو جەهل لە مەککەدا کە هەرسێکیان بێباوەڕ بوون سەرکردەی بێباوەڕەکان بوون شەوێکیان بەدزیەوە هیچ کامێکیان ئاگان لەوەی دیکە نەبوو چوون گوێیان لە قورئان خوێندنی پێغەمبەر گرت صلی الله علیه وسلم کاتێک کە پێغەمبەر شەو نوێژی دەکرد و قورئانی دەخوێند ئەو سیانە هەرسێکیان چوون گوێیان لە قورئان خوێندنی پێغەمبەر گرت دوایی بەیانی کە ڕووناک داهات ویستیان بچنەوە بۆ ماڵەوە لە ڕێگادا تووشی یەکتر بوون بۆیان دەرکەوت کە چوون ئەو شەو گوێیان لە قورئان خوێندنی پێغەمبەر گرتووە هەرسێکیان سەرکۆنەی یەکدیکەیان کرد و گوتیان نابێت جارێکی دیکە بینەوە ئەگەر نەزانەکانمان بزانن کە گوێ بۆ موحەممەد دەگرین لێمان دەکەونە گومان دەڵێن دیارە کەوتون ئەتە ژێر کاریگەری موحەممەدەوە دیارە لە دڵەوە دەزانن ڕاستە بەڵام ئێمەیان هەڵخەڵەتاندووە بۆ ئەوەی کە بەرژەوەندی خۆیان دەستکەوێت بۆیە پەیمان دەدەن کە نێنەوە بەڵام شەوی دواتریش خۆیان بۆ ناگیرێت بە هەمان شێواز دێنەوە گوێ لە پێغەمبەر دەگرنەوە ئەنجا تاوەکو شەوی سێم بە هەمان شێواز دێنەوە گوێ لە پێغەمبەر دەگرن لە قورئان خوێندنی پێغەمبەر تاوەکو ڕۆژی سێم کە تووشی یەکتر دەبن لە بەیانیدا پەیمان بۆ یەکتری دەدەن کە بە هیچ شێوازێکی دیکە جارێکی دیکە نێنەوە گوێ لە موحەممەد نەگرنەوە لە قورئان خوێندنەکەی دەیان گوت با بچین تاخۆ ئەوەی موحەممەد هێناوێتی چییە بزانین تەخۆ کاریگەری چۆنە ڕاستیەکەی چۆنە بزانین باسی چی دەکات مسلمانی ئەوڕۆ هەیە مسلمانە بەڵام گوێی لە قورئان دەبێت گوێی بۆ ناگرێ بزانی باسی چی دەکا برام ئەوانە بێباوەڕ بوون گوێیان بۆ قورئان دەگرت بزانن تاخۆ باسی چی دەکا و چی تێدایە جا تەماشاکەن بەڕێزان ئەخنەسی کوڕی شوڕەیق چوو بۆ لای ئەبوو سوفیان گوتی ڕات چۆنە دەربارەی ئەوەی کە ئەو شەو لە موحەممەدت بیست گوتی وەڵڵا ئەوەیە کە ڕاستی بێت هەندێکی گوێبیستی بووم لێشی حاڵی دەموم دەمزانی باسی چی دەکات لە هەندێکیشی حاڵی نەدەبووم گوتی وەڵڵا ئەمنیش بە هەمان شێواز ئەنجا هەرتووکیان ئەبوو سوفیان و ئەخنەس چوون بۆ لای ئەبوو جەهل سەرکردەی بێباوەڕان باوکی نەزانین گوتیان ئەبەل حەکەم کە ناوی ئەبەل حەکەم بوو لەوێدا گوتیان ڕات چۆنە دەربارەی ئەوەی کە لە موحەممەدت بیست ئەو شەو تەماشاکەن بەڕێزان قسەکەمان لەسەر ئەوەیە دەبێ ئینسان دوای ئەوەی کە دەزانێت لە واقعیشدا دانی پێدا بنێت دەنازانینی بەتەنیا هیچ نییە ئەبوو جەهل وەڵامی داوە و گوتی جارام چۆن بێت گوتی جارام چۆن بێت بەنو عەبدولمەناف کە تیرەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەیەکەوە منافەسەیان هەبوو گوتی ئەوان نانیاندا ئێمەش نانماندا ئەوان چاکەیان کرد ئێمەش چاکەمان کرد ئەوان ئاویاندا یارمەتی خەڵکیاندا ئێمەش یارمەتیماندا چیان کرد ئێمەش کردمان تاوەکو وامان لێ هات وەکو ئەسپێک دوو ئەسب کە مسابقە و پێشبڕکەیان پێدەکەی هەرتووکیان وەکو یەکن و هیچیان پێش ئەوی تر ناکەونەوە هەرتووکمان یەکسان بووین لە چاکەدا منافەسەمان بەیەکەوە هەبوو لەگەڵ بنەماڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام ئەوان گوتیان ئێمە پێغەمبەرێکمان تێدا هەڵکەوت وەحی لە ئاسمانەوە بۆ دێت جا ئەبوو جەهل وەڵامی دانەوە گوتی ئێمە پێغەمبەرێک لەکوێ بێنین پێغەمبەرێکمان پێ نایە لەکوێ پێغەمبەرێک بێنین ئەگەر بێت و ئیمان بە موحەممەد بێنین دەبێت شوێنی کەوین ئەوان پێش ئێمە دەکەونەوە لە چاکەدا لەبەر ئەو تەکەببور و خۆبەزلزانین و لەبەر ئەو حەسادەتەیە ئیمانی بە پێغەمبەر نەهێنا بۆیە ئەبوو جەهل گوتی وەڵڵاهی هەرگیز ئیمانی پێ ناهێنین و هەرگیزش موحەممەد بەڕاست نازانین صلی الله علیه وسلم دەی لە دڵەوە دەیزانی ڕاستە گوێی بۆ قورئانەکەی دەگرت بەڵام لە واقعدا دانی پێدا نەهێنا لەبەر ئەو حەسادەتەی کە لە دڵیدا بوو بۆیە ئەو ئەبوو جەهلەیە بە کافری مرد ئەوە بریتیە لە دان پێداهێنان بەڕێزان حەق و مافی ئەو پێغەمبەرە لەسەر ئێمە ئەوەیە دوای ئەوەی ئیمانی پێدێنین دوای ئەوەی بەڕاستی دەزانی پێغەمبەری خوددایە ئەنجا لە واقعیشدا دەبێت دان بنەی بەوەی کە ئەو پێغەمبەرە هەواڵی دایەوە و ئەو پێغەمبەرە هێناویەتی صلی الله علیه